پەرلەمانتەرانی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پشتگیری و پشتیوانی فراکسیۆنەکەیان بۆ پرسی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک و ئەنجامدانی ڕیفرەندۆم لەسەر سەرنووسی پارێزگای کەرکووک دەربڕی. ئێمە هەمیشە لە پشتیوانی و دامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکین، چونکە ئەنجومەنێکی شەرعیە و نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی کەرکووکەکە هەر قەرارێک لێرەوە دەربکرێ وەکو چۆن لە بڕیاری هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان داعممان کرد و بایکۆتی دانیشتەکەمان کرد و پەرلەمانی عێراقمان سەرۆکی پەرلەمانی عێراقمان ناچار کرد بێتە ناو تەحالفی کوردستانی داوای لێبوردنکە و لە ناو پەرلەمانیشا وعدی ئەوە بدا کە ئەم بڕیارە تەجمی دەکرێت. هەروەها لەسەر مەسەلەی ڕیفراندۆمیش مادام هەر قەرارێک لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بێتە دەربچێت ئێمە بە هەموو شێوەیەک دامیەکەین هاتنی ئەم ڕۆژمان بۆ پارێزگای کەرکووک لەگەڵ ئەنجومەنی پارێزگا لەگەڵ جەنابی پارێزگار تەنها بۆ ئەوەیە و هەفتەی ئایندەژە ڕۆینەوە هەر بڕیاری لێرەوە بچێ ئێمە لەوێ دامیەکەین. فراکسیۆنەکەمان هەڵوێستی جدیمان دەرخست چ بە بۆی کە داکۆکی بکەین لەو پرسە لە ناو پەرلەمانە قەراری لەسەر نەدرێەوە چل بەوەی کە ئەو قەرارە بەبێ وجودی ئێمە هەڕۆی ئێمە هەڵی پەرلەمانمان بەجێهێش و بە هەموو ڕێکارەکانی تریش بەردەوام بین لەسەر هەڵوێستی خۆمان و هاتنی ئێمە ئەمڕۆ بۆ کەرکووک زیاتر ئەو ڕاستی ئەسەلمێنەکەمە پێداگریەکەین بە ڕێکاری یاسایی و مافی کەرکووک دەبێ وەکو خۆی بڕوا نابێ وەک ئەوەی کە ئەوان ئەیان وەکەوەی کە خەڵکی کەرکووکەوەی کە مافی کەرکووکە بەپێی دەستوری عراقی بەپێی یاسا و بەپێی هەموو یاساکان کەرکووک حەقی خۆیەتی ئێستا ئەو بڕیاریە و هەڵکردنی ئاڵای کوردستان دەبوو پێش ئێستش بکرایە بەڵام کاتێکە حکوومەتی عراقیە دەستور پێشێلەکە و دەستور جێبەجێ ناکە ئەو ئەبێ کەرکووک خۆی ئەو بڕیارە باوە پێم وایە خطوەیەکی جەریئانەیە و دەبێ هەمومان پشتیوانی تەواوەتی لێ بکەین. ئاڵا تەڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش ڕای دەگەیەنێت یەکێتی لە ماوەی ڕابردوودا پێداگری لەسەر مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کەرکووک کردووە و بۆ ئایندەش شەڕە دەستوریەکانیان بۆ کەرکووک درێژە پێدەدەن. هەموو فراکسیۆنە کوردستانیەکان تاکیدمان لەوە کردوێتەوە کە ئەم هەنگاوە دەستوری و یاساییە ئەم شارە چەندەها ساڵە چاوەڕێی جێبەجێکردنی دەستورەوە ئێمە نین دەستورمان پێشێل کردووەوە ئێمە نین لە هەموو خیتابەکانمان ئەڵێن مادەی 140 کۆتایی پێاتەوە ئێمە تا ئەم دقەیەش داواکەین مادەی 140 جێبەجێ بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە نەخشە ڕێگەکەشی تاکیدی لە جێبەجێکردنی دەستور و مادەی 140 کردوێتەوە بەڵام کە ئەم شارە ئاوری لێ نەدرێتەوە نەهێڵن هەڵبژارنی تیا بکرێت دەستور جێبەجێ نەکرێ سەربەت و سامانەکەی ببرێ ئەوە ناچارە بین ئێمە خۆمان وەکو باسییان کرد دەستور جێبەجێکەین یاسا جێبەجێکەین دەستور هەموو حەقێکی داوە بەم شارە بەڵام بە پێکەوە ژیان ئێمە نامانەوێت سیاسەتی ئەمری واقع لەم شارە فەرزکەین بەبێ هەموو پێکاتە ئەساسیەکانی ئەم شارە. سەرباری و پشتیوانیانی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا بۆ پرسی ئاڵای کوردستان لە کەرکووک نواندیان فراکسیۆنێکێتی بۆ جارێکی تر ئامادەی دەربڕی ڕێگە یاسایەکان لە بەغدا بگرنە بەر بۆ مانەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک و هەنگاونان بۆ جێبەجێکردنی مادەی 140. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.